بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەرانی ئازیز و خۆشەویستی ڕچەی زانایان سەلام و ڕەحەمات و میهرەبانی خوای گەورەتان لەسەر بێ. خۆشحاڵ و شادمانی کە لە ئاڵلقەیەشتری بەرنامە بە خزمەتی ئەوەی ئەزیز و خۆشەویست دەگەینەوە. خۆشەویستان بۆم جارە ڕچەمان هێناوەتە تەچیەی قەرەداغ لە سلەیمانی لە خزمەتی زۆر بەڕێز مامۆستا شێخ محەممەدی گەورە کوڕی مامۆستا شێخ عەبدوڵڵای مەلا دەبین کە پێگەیەکی یەکجار بەرزیان هەبووە هەم لە ڕووی عیلمەوە و هەروە هەم لە ڕووی عیرفانەوە کە دەستێکی زۆر بڵاویان هەبە بۆ تێگەیاندن و پێگەیاندنی حوجرە و فەقییان. جا ئەوەی ئەزیز و خۆشەویست لەگەڵمان من کە سەربردەی بەرنامە هەمووتان پێ ئەشناکات بۆی کە دەخوازین بتوانین ئەمە عیبەر و دەرس لە ژیانی ئەوان وەربگرین. خۆشەویستان تا دوا ساتی بەرنامە بینەر و بیسەرمان. مامۆستا شێخ محەممەد شێخ عەبدوڵڵا قەرەداغی مامۆستا شێخ محەممەد لە ساڵی 1922 لە گوندی تەچێ قەرەداغ لەدایک بووە. هەر لە مناڵیەوە لای باوکی دەستی کردووە بە خوێندن. مامۆستا وەک هاوڕێکانی ئەو سەردەمە باسییان دەکرد هەر لە سەرەتاوە خەریکی خوداپەرستی بووە و زۆر خۆی لە گوناح و تاوان پاراستووە. لە دوای ئەوەی کە باوکی کۆچی دوایی دەکات مامۆستا بڕوانامەی زانستی وەردەگرێت هەر لە شوێنی باوک و باپیری لە تەچێ دەست دەکات بەوانەوتنەوەی فەقییان. مامۆستا لە تەچێ داوانەی وتۆتەوە بەڵام لە وەرزی هاویندا بەهۆی ئەوەی کە خەریک بووە بە کشت و کاڵکردنەوە لە دەیەک کە پێی دەوترێ بەردەی خوار و لەم وەرزەدا بە ماڵەوە دەچێت بۆ ئەم دێ و فەقیەکانیش لە خزمەتی دادەڕۆن و ژێر کەپر و ساباتیان کردووە بە حوجرە و سەرجەموانەکان لەوێدا دەخوێندران. تاوەرزی پاییز و گەڕانەوەیان هەر لەوێ دەبوون. مامۆستا لەگەڵ ئەوەشدا پێشنوێژ و تارخوێنی تەچێ بووە و بووە بە مەرجەعێک بۆ دانیشتوانی ناوچەکە و لە چەندین لاوە پرسیاریان بۆ دەنارد و ئەویش بە شێوەیەکی دروست وەڵامی دەدانەوە. سەختی باری ژیان و کەم دەرامەتی بوو بەهۆی ئەوەی بچێتە خولی مامۆستایانی سەرەتایی سەر بە پەروەردە، بەڵام ئەو کاتەشی بوو بە مامۆستای قوتابخانە هەر بەرجی مەلایەتی دانەدەنا و بەجووبە و مێزەرەکەی مایەوە. سەرەتا لە گوندی وەراز و بیرچێ و سەراوی سوبحانە ئاغا، دواتر لە سلێمانی و دوازاریش گەڕایەوە گوندەکەی خۆی کە تەچێ بوو. لەگەڵ وانەی دیاری کراوی پەروەردە هەوڵی زۆری لەگەڵ قوتابیان داوە کە شارەزا ببن لە ئایینی پیرۆزی ئیسلام. سوپاس بۆ خودای گەورە ئێستاش لە تەمەنی زۆری قوتابیەکانیدا ڕەنگی داوەتەوە پێیانەوە دیارە. مامۆستا زۆر بە تەقوا و لە خوا ترس بووە. لە زۆربەی کاتەکاندا خەریکی زیکر بووە، بە تایبەت سەڵاواتدان کە کاریگەریەکی زۆری بووە بۆ ئەوەی زیاتر پێغەمبەر صلی الله علیه وسلمی خۆش بوێت. مامۆستا لە دەرس وتنەوە و بانگەوازیدا کەسێکی سەرکەوتوو بووە و وانەوتنەوە و شێوازی دەرسی بە شێوەیەک بووە کە قوتابیەکانی زۆر بەباشی لی تێگەیشتون. لە وتار خوێندنەوەشدا بە تایبەت ڕۆژانی هەینی و ئەگەر پێشاتێ بەهاتبایە پێش لەگەڵ ئایندا نەگونجابایە بەبێ ترس بۆ بە ئاگاهێنانەوەی مسلمانان و هۆشیارکردنەوەیان لەو باسە وتاری دەخوێندەوە. هەر کاتێکیش وتارێکی پێ بدرایە بەبێ دوو دڵی وەری دەگرت و بەهەلی دەزانی کە وشەیەکی خێری تێدا بگەێنێت. مامۆستا شێخ محەممەد لە زانستەکاندا شارەزاییەکی زۆر باشی هەبووە، بە تایبەت لە فقهدا. بۆیە هەر قسەیەکی بکردبایە یان فتوایەکی بدابایەت جێگەی متمانەی تەواوی خەڵکەکە بوو. سەبارەت بە هەیبەت و ڕوخساری مامۆستا مەلا محەممەدی گەڵاڵی فەرموو بووی من نوری ئیمان لە نێوچاوی تۆدا دەبینم. دوجار جەنابی مامۆستا شێخ محەممەد قەرەداغی لە ڕۆژی 1983 لە شاری سلێمانی لای مناڵەکانی ئازارێکی کت و پڕ تووشی دەبێت و ناگاتە نەخۆشخانە و کۆچی دوایی دەکات و تەرمەکەی لە ئارامگەی ئیمام هەمزە لە پاڵ باوچیدا بە خاک دەست پێردرێت. بەڵێ بینەرانی عەزیز و خۆشەویستی ڕچەی زانایان، دووبارە سەلامی خوای گەورەتان لەسەر بێ. بۆ زیاتر ئەڕۆچوون لە ژیانی جەنابی مامۆستای ڕەحمەتی لەگەڵ کوڕە گەورەی جەنابی مامۆستا دەدوێن بۆ ئەوەی زیاتر ئاشنای ژیان و ئاستی زانستی جەنابی مامۆستامەکە. بەڕێز جەنابی مامۆستا نەجمەدین سەلامی خوای گەورە لەسەر مامۆستا جان. عەلەیکە سەلام و ڕەحمەتوڵڵاهی. ئێمەش پێخۆشحاڵین و ئێوە زەحمەتان کێشا و هاتوون بۆ ئێرە، یاخوا بەخێر بێن. مامۆستا جان دەمەوێت سەرەتا پرسیارەوە بکەم، ئێمە تەوان ئێستا واین لە گوندی تەچیە لە قەرەداغ. دیارە بەڕێزیان هەزار ڕەحمەت لە گۆڕی خۆی و باوکیشی کە
دەمانێ هەم باسی جەنابی مامۆستا و لە پاڵ ئەوەشە باسی شێخ عەبدوڵای باوشی بکەین ڕەحمەتی خوای گەورەی لێبێ. بەڕێزان هەرێ لە لەدایک بوو مامۆستا شێخ محەممەد لێرە لەدایک بوو بەڵێ نەتێکێ بەڵێ ئەو قۆناغانەی کەوا تێیدا خوێندوون سەرەتا لەکوێ دەستی پێکرد؟ بەڵێ با ئەوەیشی کە نەفەرموو ئەوەیشی بە هەر بڵێم مالیدی 1925 خوێندنی کە دەستی پێ کردووە هەر لە خزمەت باوکیە هەر لە سەرەتا لای مامۆستا شێخ محەممەد بەڵێ هەر لە خزمەت ئەوە دەستی پێ لە سەرەتا تەمەنی منداڵیە لە منداڵیە هەتا گەورەیش هەتا ئەخیر هەر لە کۆتایی هەر لە خزمەت ئەوە بووە نەڕۆشتە لای هیچ مامۆستایشتر بۆ نەڕۆشتووە بۆ لەبەر ئەوەی کە پێویستی نەبووە مامۆستای باوکی ئەوەندە پڕعلم بووکە بەڵێ پێویستی نەبووە و هەتا لە ملاولاوە بۆ لای باوکیشی هاتوون کەوا دەرسیان خوێندووە لەبەرەوە هەر خوێندنی لای باوکی بۆ تەنها ئیجازەکەی نەبێجا گەرمەجال بوو و ئینشاڵڵا دوایی باسێت ینی دەکرێت پێمان بڵێ تەقریبی چەند ساڵ بەس خوێندوێتی لە لای مامۆستا؟ بەخوا خوێندنەکەی نازانم بە تەحدید دیاری بکەم بەڵام لە قورئانەوە کە دەستی پێ کردووە هەتا کتێبی تەهزیب لە علمی کەلامە دوای جەمع جەوامع خوێنرێ هەر لای خزمەتی جەنابی مامۆستا باوکیان خوێندوێتی ئیترەوە چەند ساڵە بە هەیە 6 ساڵ 7 ساڵ هەیە کەمتر بۆ یەکرێ 8 ساڵ ینی هەموو خوێندنەکانی لای ئەو بووە. ئەمن دەمێت کەمێک تێکەڵچێشی ژیانی جەنابی مامۆستا شێخ محەممەد لەگەر شێخ مامۆستا عەبدوڵای بڵێم کەمێک تێکەڵچێشکەم جەنابی مامۆستاش هەزار ڕەحمەت لە گۆڕی ئەو لەکوێ خوێندی لە لای چی خوێندی؟ باوکی بەڵێ باوکی هەتا شێخ شەمسی مامۆستا شێخ عەبدوڵا لە علمی طبعا ئەوش هەر لێرە لەدایک بووە باوکیشی هەر لێرە لەدایک بووە هەمووی هەر ئەو مزگەوتەی کە لە دوامەوانە ینی جەنابی مامۆستا هەر لە مزگەوتە بووە بەڵام کاتێکم ئەوەکە شێوەیەکی تر بووە بەڵام هەمان شوێنە هەر عینی شوێنە هەر ئەو شوێنەیە لە باوکی مامۆستا ینی مامۆستا شێخ عەبدوڵا لە لای باوکی ئەنی لای شێخ ئەحمەدی باپیریە بێ بە پشتی سی هەموو ئەوانە لای ئەو خوێندوێتی تا شێخ شەمسی لە علمی منتیقە دوابێ اینجا چۆ بۆ خوێندن لێرە نەی خوێندووە مامۆستاکانی ئەوت لایدا بەڵێ مامۆستاکانی ئەوم چونکە باوکم باسی کردووە مامۆستا شێخ محەممەد باسیمانە بوون مامۆستا شێخ وابە عەلی لە مزگەوتی شێخ وابە عەلی لە سلێمانی دوایەوە چووە بۆ گوندی ئەحمەد بڕنا لای مامۆستا مەلا ڕەحیمی پەرخی ئەو لەکوێ؟ لە ئەحمەد بڕنا ئەحمەد بڕندە ئاواڵ لە قسەکردناوەی ئەحمەد بڕنا لەوێ لە شارە زۆر لەوێ خوێندوێتی دوایە مامۆستا مەلا ڕەحیم باری کردو بۆ زەردەلیکاو لە عایدی سەنگاوە فەقێکانی چوون لەگەڵیە مامۆستا شێخ عەبدوڵایش هەر لەو فەقییانە بووە چوو بۆ زەردەلیکاو لەگەڵ ئەمان ڕۆیشتووە دوای ئەوە گەڕاوەتەوە چوە بۆ بیارە مامۆستا مەلا قاری گەورە مەشهورە ینی مامۆستا شێخ عەبدوڵا لە بیارەش خوێندوێتی؟ لە بیارەش خوێندوێتی. نازانی چەند ساڵ؟ نازانم خوێندنەکەی بە تەحدید دواتر ئەو بڕوانامەی لەکوێ وەرگرت؟ هەر لەوێ وەریگرتووە مامۆستا مەلا قاری گەورەی پیاڵێن لە بیارە لەوی وەرگرت بوو جاتە شتەکانمان سووتە بە کتێب و دەستخەت و تەلیفاتی خۆی و ئەوانە ئەو ئیجازەیە مابوو ئەو ئیجازە نامەیە من کارەوە نەبووم ئەو کاتە ئەو ئیجازەیە وەرگرتووە. جەنابی مامۆستا شێخ محەممەد وتاری دەخوێندەوە؟ بەڵێ لە مزگەوتە وتاری داوە؟ ئیمامیش بوو خەتیبیش بوو. چەند ساڵان؟ وەڵاهی زۆر لە وەفاتی کە مامۆستا شێخ عەبدوڵا نەیتوانی وتار بخوێنێتەوە لە جێ ئەو نەیتوانی لە ئەخیری کۆتایی تەمەنیا لە ئەخیرا ئیتر نازانم چەند ساڵ بووە ئەم وتاری خوێندوێتەوە دوای وەفاتی ئەویش ئەوە ئیتر هەر ئەو خۆی مامۆستا شێخ محەممەد ڕاست ئەو لە جێ ئەو دانیشت هەم بۆ وتار خوێندنەوە بۆ ئیمامەت بۆ دەرسوتنەوە بە فەقێ هەمووی لەوی وەرگرت لە شوێنەکەی ئەو
دانیشت و ئەو مەشغوڵی ئەوانە بوو بەڵێ لەگەڵ ئەوەیشا مامۆستا شێخ محەممەدیش هەر خەریکی ئیش و کاری خۆیان بوون بە گوێرەی توانا چونکە دەرسی فەقییان بوو و تواناکەی مەجالەکەی کەم ینی چۆن دەڵێ کەنانی دەستی خۆیان خواردووە هی خۆیان خواردووە زۆرتر بەڵێ لە دیەکەەوە ساڵێک شتێکی کەم زۆر کەم چونکە دیەکەش فەقیر بووە دەستکورد بوو ڕاست ئەویان نەبووە بەو شێوەیە بەڵام خۆی ئەرزێکمان هەیە پیاڵێن بەردێ لەوێ زەرعاتی کردو و تووتن و تەماتە و بەعزە شتێک ئەو کاتە تووتن بە ڕەغبەت بووە ئەمن دەمێ پرسیاری ئەو بکەم مامۆستا شێخ محەممەد پێگەی زانستی لە چ ئاستێکا بوو ئەوەی مستەوای ئیجازە وەرگرتنی نەبووایە ئیجازیان پێ نادرا چونکە لەسەر ئەو مامۆسایە ئەکەوت بەرپرس بتێدا بەرپرس بوو تێدا ئەمە ئیجازەی داوە بەم فەقەیە لە کاتێکا و ئاستەی نییە ئەو ئاستەی نییە وایە لەبەر ئەوە تۆ فەرمووت ئاسی چۆن بووە مامۆستا شێخ نووری کەسێکی زۆر خوێنەوار بووە زۆر خوێنەوار چۆن لە کورداری خۆوانەڵێ مەلاشی 12 علم بە لە هەموو علمەکانە لە علمەکانە پرچەک بووە پرچەک بووە زۆر خوێنەوار وە الحەمدولیلا یعنی شاردنەوەیەکی تیان نەبووە بە تایبەتی تر لە هەموویە هەیە اختصاسەیە بەڵێ جا من دەمەوێت ئەوە لێک لە پرسیارەکانمان لە کامە زانستا زیاتر بە هەرەمەند بیانتیدا قوڵ ببەوە لە شەرعا زۆرتر لە فقها لە فقها ئەوش ئیمامی شافعی ئیمامی شافعی مامۆستا مەلا عەبدوڵڵا ئەو باسیەکە بە ئەو بیرێ ئەوەکەی ئیمڕۆ قسەی نەکرد ئەوە کە باسێکەو لە شەرعا چۆن بووە هەر پرسیارێکی لێ بکرایە زۆر بە ئاسانی بەبێ ئەملاولا بەبێ ئەوەی هەتا تەمەشای کتێب بکە بەس نەک تەنها لە شەرعا لە علمەکانی تریژا چونکە ئەوەی کە دەرسی وتەوە نەحوە و سەرفە و بەلاغەیە و مەنتیقە و ئەو کەسە توانای هەیە بەڵام وەکو وتمان اختصاسەیە لە دەرسێک لە علما الحەمدولیلا توانایەکی عامی بوو مامۆستا شێخ نووریش توانای ئەوەی هەبوو کە لە هەموو زانستەکانە دەرس بڵێتەوە بە فەقێتەوە لە هەموویە من هەتا ئەوەی کە خوێندومە کەمێک نەبێ کەم کە خوێندومە هەمووی لای ئەو بوو هەمووی لای ئەو بووە خۆ یەک هەتا چێت خوێن مامۆستا نەزمێنین زرامتان من تا زانستی شەرعی مەبەستمە تا مختصەریش هەتا بێ ڕۆشتی لەلای ئەم تاوام کرد ئەنی پلێ مستعیدی جێشت الحەمدولیلا زیاد دوای مختصەر تەعین بوو چون بە دێهات و ئەملاولا ئەوانە نەتوانی بەردەوام بێ نەمتوانی بەردەوام بم تا دێهاتێک چوو خەڵک لە شوێنی خۆیان نەما و تەعین بووم بۆ ئەملاولا ئەویش وەفاتی کرد چوونە سلێمانی بەڵێ ئەگەر یارمەتی وتیان مامۆستا مەلا حەمەدی کانیسانە مامۆستایەکی باشە بەڵێ مامۆستایەکی باشە بچۆ نان وچۆ وتم بەخوا من وەک کەسێکی واگەرم جەمع جەوامیع و تهذیب الکەلام لا علمی کەلامە ئیستا پێوانە فەلسەفە لە خزمەت ئەوە تەواوم کرد و لە خزمەت خۆیشە ئیجازە وەرگرت لە خزمەتی جەنابی مامۆستا مەلا حەمەدی چونکە ئەم بەوەی کە تەعین بووم نەمتوانی ئیتر تەواوی کەم لای باوکم تەعین بووم بۆم نەکرا تا دیاتێک چوو ئەو وەفاتی کرد و چوینە سلێمانی مامۆستا نەزمەدین نەهێنی ئەو پێگە بەرزەی جەنابی مامۆستا هەم لە دڵی خەڵکا بەگشتی و لە دڵی موسڵمانان بە تایبەتی نهێنیەکەی چی بوو کە مامۆستا ئەوەندە مەحبوب و گەورە بوو لای خەڵک چ وای کرد و ئەو پایاوەەر بگرێ وەڵاهی ئەوەی کە دیار بێ ئەوەی کە من بیزان کەسێکی زۆر بەتەخوا بوو خۆشەویستی خوددا و بۆش خەڵک خۆشەویست اینجا خۆشەویستی بۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەوەنە زۆر بوو تەسەور ناکەی بەچی دەری دەبڕێ خۆشەویستی لە بۆ ئەو جارێکیان فەرمووی وەڵڵاهی پێغەمبەر من لە زمانی ئەوە بوومایە باسی شێخ محەممەد دەکەیت بەڵێ پێغەمبەر یەک درکسوایە بە پێیە لەگەڵ ئەوە من خۆم بکوژیرم کوشتنی خۆم هەڵ اختیار لەنەو کاتێک کە ژیان دەخوێندەوە مەبەستی کە قسەیەکرد لەما خۆمانە اینجا ئەم خۆشەویستێت چۆن وازیا بوو بە چی شێوەیەک بەردەوام سەڵاواتێدا مامۆستا شێخ محەممەد بوو
وفاتی کرد ئەو لەم دوایەوە بم نەخۆشی کۆرۆنا ئەوانەوە زعف مامۆستا ئەگەر کەسێک ئەوەندە عاشقی پێغەمبەر بێ صلی الله عليه وسلم حتما ئەویش لە بیری ناکە ڕاستەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئیستیجابەی هەبوو بۆی کە هیچ نابێتە خەونی خەوی بینیوە بەڵام زۆر باسی نەکردووە اینجا ئەو مامۆستا شێخ محەممەد کە ئیسا عەرزم کردی وتم وتی وەڵایی یەکێ بیویستایە مامۆستا شێخ محەممەدی تەکیە ڕسم بگرێ مەگەر بیوتە ئامادە بە نەیەتوانی ڕسم بگرێ ئیلا دەمێ جوڵا و ساڵاواتێدا هەر بەردەوام یعنی وەکو ئاوێک بڕوە ئەوە ساڵاواتی لە پێغەمبەر وردی سەر زبانی دایم سەڵاوات دایمە ساڵاوات بووە ئەو خۆشەویستی بۆ پێغەمبەر کە فەرمووت چۆن وازیایی کردووە بەو شێوەیە بووە ئینجا لەم بارەوە حەزەکەم ئەوە بڵێم مامۆستا شێخ اسماعیل بوو تر مەلایەکی باش بوو خوێنەوار بوو بەڵام بۆ کەس ناسین ئالێرە کەسێکی ببینایە دوای دوو ڕۆژ ببینایە تۆ نەیەناسی باوکم وتی بە ئەرجلی دەرەوە و جامانە و کاوساتەوانەوە لەوێ لە سلێمانی بینم بووی بە چبۆ مێزەرەوە وتی ئێستا سەلامێکەکەم لە مامۆستا شێخ اسماعیل و دوایەوە قسەی لەگەڵاکەم خۆمەکەم بە ناسراوی وتی سەلام لێ کرد و وتی ئەویش جوابی داوە بە ناوی خۆمەوە زۆرم لا سەیر بوو بۆچی ئەمە بە ناوی خۆی جوابێت وتی پێم و مامۆستا شێخ اسماعیل ئەوە تۆ چۆن ئاخر مامۆستا شێخ اسماعیل زۆر گەورەتر بوو لەو چۆن بە ناوی خۆمەوە چۆن منەناسی وتی پێی وتم وەڵایی تۆ لە ناو هەزار کەسابی و چەندێک نەبینم تۆ ببینمە ئەو ناسم چۆن لەبەرچی لەبەرچی ئەتا لە ئەخیرە مامۆستا شێخ محەممەد ئەم قسە لە ناو ماڵمدا ئەخر تۆ شتێک ببێ لە ناو ماڵ مناڵە بیڵی وەکو دەرەوە نییە ئەو هەموو سرێک لە ناو ماڵ مناڵە قابلی ئەوەی بوتێ وتی ئەو مامۆستا شێخ اسماعیلە فەرمووی وەڵایی تۆ نورێک لە ناوچاو هەڵەسێ بینیوەتی بەو نورە ئەو ناسم چۆن ناناسم پێتوانێ ئەو نورە نوری سەڵاواتی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەبەرەوەی ئەوە بووە إن الله وملائكته يصلون على النبي لەو بارەوە مامۆستا مەلا محەممەدی گەڵاڵە زۆر مەشهوور بوو وەکو چۆن باسی مامۆستا مەلا عەبدولکەریمی مودەڕیسەکرێ و ئاوا ئەمیش هەر لە ماڵ باوکم وتی پاش ماوەیەک پێشی ناخۆش بوو حەزی ناکرد لەو لاشۆ پێی خۆش بوو حەزێک کرد لای ئێمە بیڵێ وتی مامۆستا مەلا محەممەد فەرمووی لەو مزگەوتی فولکەی بەرخانەقە ئالوا ئیمام بوو وتی پێوتون فڵان کەس وەڵڵاهی ئەو تۆ نورێ لە ناوچاوتە هەڵەسێ ئەوەی ناسین نەبوو نورێ لە ناوچاوتە هەڵەسێ جا ئیمانی یەکێک ئەو کەسێ مامۆستا مەلا محەممەد ئەگەر بڵێ وەلی بۆ ڕاستەکە وتی نور لە ناوچاو هەڵەسێ ماشەڵڵا بەو شێوەیە جا ئەو تەئسیرە تەئسیری سەڵاواتە تەئسیری سەڵاوات بووە کە تەئسیری لێ کردووە خۆشەویستی بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم هەتا باخێکمان هەیە لە خواردێکەوە کاتێ کەواتە تبعەکەی هەڵەواسی بە دارێکە بەناوێت ئاوا بینی بوو لەبەر ئەوە تێک نەشێ بزانێت سەڵاواتەکەی گەشتۆتە کوێ یعنی وەستانی نەبوو تۆ بڵێ لە سەڵاواتە بەڕێز مامۆستا عومەر بەڕێستان هەم وەکو نووسەرێک لەسەر ژیانی جەنابی مامۆستا هەمیش وەکو ناسیاوێک ئەگەر بێت و لە بەڕێستان بپرسین مامۆستامان پێ بناسین یان پێ ناسیەک لەسەر ژیانی جەنابی مامۆستا بسم الله الرحمن الرحیم پاش خێراتنی بەڕێزتان دەستخۆشی لە بەڕێزتان لەسەرم بەرنامانە من بە کورتی مامۆستا شێخ محەممەدی تەکیەیی مامۆستا شێخ محەممەدی گەورە مەشهوور بوو کوڕی مامۆستا شێخ عەبدوڵڵای تەکیەییە ئەویش کوڕی شێخ ڕەحمەوو مەلایە شێخ ڕەحمەوو مەلا نزیکەی 50 ساڵ واتە باپیرەی مامۆستا شێخ محەممەد 50 ساڵ مەجانن بەبێ مقابل مەلای مزگەوتی تەکیە بووە هەل بەرەوە بنەماڵە مەشهوورن بە بنەماڵەی شێخ ئەحمەد مەلا مامۆستا شێخ محەممەد لە ساڵی 1959 لە سەردەمی عەبدولکەریمە
کاتێکەوە مەلاکان دەورەیەکیان بۆ کراوەتەوە دەورە تەهیلیە ئەو لە مزگەوت لە سلکی مزگەوت دەرچووە لەبەرەوەی فەقیر بوون و بێدەسەڵات بوون و بێدەرامەت بوون و خەڵکی تەکێش توانای ئەویان نەبووە خزمەتی تەواوی بکەن لەبەر ئەوە چۆتە دەورەی تەهیلیە و بۆتە معلم بەڵام جبە و مێزەرەکەی دانەنا مامۆستا شێخ محەممەد هەتا وەفاتی کرد لە مەدرسەکانیشا هەڵبەتە کە تعین نەبێ یەکەم جار لە دەوری وەڕاست و شارە زوور وانە تعین نەبێ ماوەیەکی زۆر لەو شوێنانە بێ و لە پاشا ئەگەڕێتەوە تەکێ بەڵام بە درێژایی تەمەنی لە کاتی فرسە تا فەقی هەبوو دەرسی بتۆتەوە هەم لە سەردەمی باوکیە هەم لە دوای وەفاتی باوکی ئێمە لە کاتێکا باسی مامۆستا شێخ محەممەدی گەورە ئەکەین گوناحە بەسەر مامۆستا شێخ عەبدوڵڵا بڕۆین چونکی مامۆستا شێخ عەبدوڵڵای تەکیە بەڕاستی گەورە پیاوە بۆ لە سەردەمی زعفماوەسام دەمویست پرسیارێکم جەنابی شێخ عەبدوڵڵا طبعا کە باوکی ئەوە ڕۆڵ و کاریگەریش یەکجار زۆری هەم بەخۆ لە ژیانی خۆی و کۆمەلگا و لە ڕووی شەرعی هەبوو هەمیش کاریگەری زۆر لەسەر ئەو مامۆستای کوڕ هەبووە مامۆستا شێخ عەبدوڵڵا خۆی تا شەرح شەمسی لە خزمەت باوکی خوێندەوە لە پاشا ڕۆیوەتە زۆر شوێنی تر گەڕاوە هەتا دوا خۆناخی خوێندنی لە خزمەت مامۆستا مەلا عەبدولقادری کانیکەوەیە بووە کە مەلای گەورەی بیارە مەشهورە لەوێ ئیجازەی وەرگرتووە لە پاشا گەڕاوەتەوە قەرەداغ هەڵبەتە لە قەرەداغیش ماوەیە خوێندوێتی لە فەقیهەتیا گەڕاوەتەوە قەرەداغ لە گەڕێکی سەرچاوە مامۆستا شێخ عەبدوڵڵا ماوەیە مەلا بووە هەر لە قەرەداغیش ئایا لە سەردەمی فەقیهەتیایە لە دوای ئیجازە وەرگرتنی خەوی بینیوە وەکو بیستومە لە خەوا پیان و تۆ کە کچێک لەوێ بووە قەرەداغیە بە ناوی گوڵ ئەندامەوە پێی وتراوە لە خەوا لەلایەنی پێغەمبەر سەڵەم کە خوازبێنی گوڵ ئەندام کە وفیانان خوازبێنی کردو بۆتە خێزانی ئیتر هەتا لە حیاتی خۆیان مامۆستا شێخ عەبدوڵڵا دوعایان کردووە لەگەڵ خێزانی ئەو توانە دوعاکەین لەخوا پاڕێنەوە بینمان زۆر نەبێ لەبەر ئەوە دوای وەفاتی گوڵ ئەندام مامۆستا شێخ عەبدوڵڵا یەک هەفتە ژیاوە مامۆستا شێخ عەبدوڵڵای تەکیەیی مامۆستا تعبیر لەوە دەکە کە کەسانێک بوونە کە جگەلەوەی کە ئەهلی عیلم بوونە ئەهلی عیرفان و ئەهلی دڵش بوون شەمەیە لێوە بچمەوە مامۆستا شێخ عەبدوڵڵای تەکیەیی ڕەحمەتی خوای لێبێ لە سەردەمێکا تەدریسی کردووە لە تەکیە کە مامۆستا شێخ نووری شێخ بابا عەلیش هەر لەو کاتا تەدریسی کردووە بەڵام ئیمامی ڕەسمی مزگەوتەکە مامۆستا شێخ عەبدوڵڵا بووە مامۆستا شێخ نووری وەکو ئیمامی ڕەسمی نەبووە بەڵام دائیمەن لە زستانە و لە هاوینا لە هاوینا چوونەتە هاوینە هەوار و لە زستانیشان لە ناو مزگەوت و حوجرا هەردووکیان تەدریسیان کردووە هەتا مامۆستا شێخ نووری هاوین هەوارش هەر مەدرسەیان هەوارش مەدرسەیان هەبووە ساباتیان کردووە کەپر و سابات فەقەکانیان بردووە بۆ ئەوێ بەڵام مامۆستا شێخ نووری لە ساڵی 1940 دوای وفاتی شێخ بابا عەلی دێتەوە سلێمانی مزگەوتی شێخ بابا عەلی ئەو کاتە مامۆستا شێخ عەبدوڵڵا بە تەنیا ئەمێنێتەوە لێ بۆ تەدریس مامۆستا شێخ عەبدوڵڵا تەدریسی کردووە تا ساڵی 1948 وفاتی کردووە زۆر لە پیاوە گەورەکانی ئەو دی و هاتوون مەسەلا ئیسا ناوی فەقەکانم بیر نەماوە بەڵام مەلا هادی موفتی کە برای ئەحمەدی موفتی زادەی ئێرانە لە تەکیە خوێندوێتی خزمەتی کامیان نالی لە عەفو نالی پێش مامۆستا شێخ عەبدوڵڵا بووە بەڵام هەر لە تەکیە خوێندوێتی تەکیە خۆی مەدرسەیەکی زۆر گەورە بووە بە درێژایی تەقریبەن بگرە 1000 ساڵ تەکیە تەدریسی تیا بووە هەتا ساڵی 1960ەکانیش کە مامۆستا شێخ لە پشتی شێخ بڵێنە عەبدوڵڵا ئیدی باوانی تریان هەر مەلا بوون شێخ عەبدوڵڵا مەدرسەیان هەبوون شێخ عەبدوڵڵا کوڕی شێخ ئەحمەدە شێخ ئەحمەد کوڕی شێخ محەممەدە شێخ محەممەد ئەبێتە کوڕەزای شێخ عەلیە ڕەش کە یەکێکە لە مودەڕیسە گەورەکانی تەکیە بە درێژایی حەو پشتیان تقریبەن هەر مودەڕیس بوون ئەو بنەماڵە جا لەگەڵ بنەماڵی شێخ بابا عەلیە لەگەڵ لە شێخ عەلی ڕەشا یەکگرنەوە کە شێخ عەلی ڕەش مودەڕیسێکی زۆر گەورە بووە لە تەکیە شێخ عەلی ڕەش باپیرەی شێخ عەلی مەلایە شێخ عەلی مەلا مەولەوی مەلا مەحموودە کوردەی ناردووە بۆ لای لە تاوگۆزەوە توێتی بچۆ لای شێخ عەلی مەلا لە تەکیە فەرائیزی شەرح مەنهەج بخوێنە و هاتیتەوە بە منی بڵێ لێران بەبەستم لاماندا بۆ تەکیە مەڵبەندێکی زۆر گەورە بوو حتا حەیدەریەکانی ماوەڕان خۆی ماوەڕان نەهرە بەڵام مەشهورن بە ماوەڕان کە لە ئێوە نزیکترن لە هەولێرە نزیکترن حەیدەریەکانی ماوەڕانێنەوە سەر ئیمام هەمزەی تەکیە یعنی ئەوانیش فەرعەکەن لە تەکیە جیابوونەتەوە تەکیەوەنە دێرینە لە تەدریسە مامۆستا ئێمە باسەکەمان مامۆستا شێخ عەبدوڵڵایە بینەوە سەر مامۆستا شێخ عەبدوڵڵا فەقیه زۆر بووە و من لەم کتێبەیشە ئاماژەم بە زۆر لە فەقەکانی کردو بەڵامیسە بەهۆی تەمەنمەوە هەڵبەتەم کتێبە بە ناوی ئەستێرەکانی ئاسمانی زانست نزیکەی 150 مامۆستای تایە یەکێ لەوانە مامۆستا شێخ عەبدوڵڵای
تەکیەیە یەکێ لەوانە مامۆستا شێخ محەممەدی تەکیەیە مامۆستا شێخ عەبدوڵڵا لە پەنا تەدریسا وەرعیشی زۆر بووە لە مامۆستا شێخ محەممەدم بیست من لە گەنجیا تۆزێ نەزرم خراپ بوو بەرامبەر بە مامۆسایانی کۆن ئەموو کورە هەر خەریکی ئەم تەدریسە بوون هیچیان نەزانیوە قەدەر وارێکەوە کە جەمع الجوامع خوێن کتێبم نەبوو چوومە خزمەتی مامۆستا شێخ محەممەد وتم جەمع الجوامعەکەی باوکتم بەرێ با ماوەیە لام بێ بەرگی یەکەمی دا پێم فەرمووی ئەگەر بەرگی یەکەمت تەواو کرد وەرەوە بەرگی دووهەمیش ئەدەمی زۆر شیرین بوو بەلای هەردوو بەرگەکەی نادا بەیەکەوە بەرگی یەکەمم کە برد لای مامۆستا شەعرادینی خاڵۆم خوێندم کە تەماشای پەراوێزەکانی مامۆستا شێخ عەبدوڵڵام کرد لەسەر جەمع الجوامع پەراوێزی تایبەتی خۆی کە لەسەر جەمع الجوامع بەرگی یەکەم نووسی بووی حەواشیەکان پەراوێز ئەو حەواشیانەی ئەو نووسی بووی من هەر لێ تێناگەیشتم لە پاشاوتم خوا تەوبە کە من تومە مەلای کۆن هەقیان بەسەر هیچ چۆن نەبوو بە تایبەتی ئەمە مەلای کۆن بەشداری سەحوەی ئیسلامیان نەکردو و تااقەتیان لەوانە نەبوو ئەو حاشیانەم بینی ئەمجا لە مامۆستا شێخ محەممەد خودی خۆیم بیست فەرمووی باوکم فەرموویەتی 40 جار جەمع الجوامع متۆتەوە ئیتر قەدەرەن وارێکەوە بەرگی یەکەمم بۆ تەواو نەکرا لە باب الحەرف ئاوەستام ئیتر کە بۆم بردەوە بەرگی دووهەمم لێ وەرنەگرت بە خزمەت بەرگی دووهەم نەگەیشتم مامۆستا شێخ عەبدوڵڵا حتا ئەوە نەخەوی بینیوە بە پێغەمبەر سەڵام وەکو خەوەکەی زیواجەکەی عەرزم کردن زۆر کات لە شەوانی جومعا گەیوە بە خزمەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم یەکێ لەو خەوانەی کە مەشهور و دەم بەدەم و دەست بەدەست بە ئێمەگەیی ئەوە بووە کاتێ دویستوەتی گەلەمبەیی ئاداب بە فەقەیەکی بڵێ کە تەمەشای کتێبەکەی کردو باش نەیزانیوە بێتاقەت بۆ توتی بەیانی و فەقەیە من شەرمەزارە بم لە بەردەستی فەقەیەکە چۆن ئەم گەلەمبەیەی پێ بڵم گەلەمبەی لە عیلمی ئاداب البەحثە لێ کۆڵینەوە و مناقەشە و ئەمانە ئەلێ شەو بە خزمەت پێغەمبەر گەیوە صلی الله علیه وسلم پێوی تۆ عەبدوڵڵا بۆ بێتاقەتی توتی قوربان بەیانی فەقەیەکم هەیە دەرسی گەلەمبەیی پێ ئەڵێم بەڵام نازانم پێی بڵێم فەرموویەتی کتێبەکە بێنە کە کتێبەکەی هێناوە هەر لە خەوا پێغەمبەر صلی الله علیه وسلم پەنجەی بەسەرا هێناوە من ئەوەلیه إلى آخره حتى مامۆستا شێخ عەبدوڵڵا کە خەبەری بۆ تۆ هەندێک شوێنەکانی بیر ماوە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم پەنجەی خستە سەری خەتی بەژێرا هێناوە کە ئەم شوێنانە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پەنجەی بەسەرا هێناوە بەیانی کە هەڵساوە کتێبەکەی هەموو زانیوە لە خەوی زۆر بە پێغەمبەرەوە بینیوە ئێمە ناتوانین هەمووی بگێڕینەوە بەڕاستی بەهەرحاڵ مامۆستا شێخ عەبدوڵڵا لە تەقوا حتا ئەگێڕنەوە لە تەقوا ئەوەنە کاریگەری هەبوو باوکی مامۆستا شێخ محەممەد کە ئەڵێن ئەمە لە دوو مەلایەتەکەی ئەگێڕنەوەم حکایەتە ئەلەن جووتە پێڵاویان بۆ کڕیوە بۆ ئەوەی پێی بچێ بۆ مزگەوت و قاچی قوڕاوی نەبێ کاتێککە چۆ بۆ سەر زەرعەکەی کە تقریبا 9 کیلۆمەترێ لە تەکیەوە دوور بوو پێڵاوەکانی داکەنەوە کەوش بۆ سا کەوشی چەرمین بوو وتوانە بۆ پێڵاوەکان لە پێناکەی فەرموویەتی ئەمە بۆیە بۆیان کردوم بۆ بینی ماڵەوە و مزگە و بۆ من دروست نییە بۆ سەر زەرعەکە لە پێی بکەم ئەمە لە ئەویشی ئەگێرنەوە لە شێخ حەسەن مەلایشی ئەگێرنەوە کە باپیرەی ئەو شێخ کامیلەیە ئەڵەن ئەم حادیسە لە شێخ حەسەن مەلایش ڕووی داوە بە هەمان شێوە ئەفو مامۆستا ئەگەر بین پرسیاری ئەو بکەن ئاستی زانستی زانای مامۆستا شێخ محەممەد مامۆستا شێخ محەممەد لە عیلم و زانستان نەگەیوە بە باوکی مامۆستا شێخ عەبدوڵڵا زۆر عالمتر بووە لە ئەو بە تایبەتی لە مەسائلی علمی منطق و ئاداب و ئەمانە عالمتر بووە لە ئەو بەڵام مامۆستا شێخ محەممەد شان بەشانی مامۆستەکانی سەردەمی خۆی تاقانە بوو بەڕاستی بە تایبەتی لە فیقی شافعیە من بیرمە ڕۆژێکیان ئێمە تووتنمان هەبوو تووتنمانە کرد ئاوەکە لەسەر کارێزەکەەوە هەڵمانە کرد بەناو پەینا ڕۆی پێمانە و پەیناو هەتا ئەچووە سەر زەرعەکە بەڵام لەسەر زەرعەکە ڕوو نەبوویەوە جۆگەکە هەمووی پەین و پیسی بوو لەسەر زەرعەکە ڕوو نەبوویەوە پێمانەوە ئاوی دەرەخۆڵ ڕۆژێکیان لێم پرسی قوربان من جارجار نوێژی عیشا و بەیانی هەم بەسەر و زەرعانەوە ئاوەکە ڕوون بۆتەوە بەڵام بەناو جۆگە پیسا دێ فەرمووی مادەم ئاوەکە ڕوونە جۆمێرە دەستنوێژی خۆتی لێ بگرە یعنی زۆر لە فیقی شافعیە زۆر هین بوو زۆر شارەزا بوو ئەمجاوەکو ئەو مامۆسایانەیش نەبوو کە تا جوابێک ئەدەنەوە دیقەکەیت و وەکو بڵێن تەواو بێتاقەتی ببدەسیانەوە متەڕەدید نەبوو جوابێکی ئەدایتەوە بە جەزمی بە عەزمی یعنی دڵت ئاوێ خواردەوە لە فیقی تعبیری لەوەی دەکرد کە زۆر شارەزا بوو مسەیتر بوو بەسەر فیقی شافعیە مسەیتر بوو ئەمجا لە تەفسیری بەیزاویە زۆر لە فەقێکانی دەرسی تەفسیری بەیزاوی پێوتون لە کاتێکە بەیزاوی زۆر گرانە لە عیبارەتە و لە عیلمەکانی تریشە
هەر شارەزا بوو لەو سەردەما لە قەرەداغی ئێمە ئەوەی کە ئێمە پێمان کاتی ئێمە فەقێ بوون و من زۆر جار لە خزمەتی مامۆستا شێخ محەممەد ئەم سەر و ئەو سەر و گەڕانم کردووە مامۆستا شێخ محەممەد و مامۆستا مەلا حوسێنی مەسۆیی نەبێ بریا بەرنامەیەکشتان لەسەر ئەوە کرد مامۆستا مەلا حوسێنی مەسۆیی کە لە خواردتەکیەوەیە ئەو نەبێ هیچ کەس شانی نەئەدا لە شانی مامۆستا شێخ محەممەد هەڵبەتە دوای شێخ مستەفای شێخ نەجیب لە ڕووی زانستیەوە جا لە ڕۆی کۆمەڵایەتیشەوە ئێمە هیچ موقیفێکیان بڵێن هەڵوێستێک لەسەر ژیانی ئەو ئاخۆ مامۆستا شێخ محەممەد لە ڕووی کۆمەڵایەتیەوە چونکی سەردەمی مامۆستا شێخ محەممەد جیابوو لە سەردەمی مامۆستا شێخ عەبدوڵڵا سەردەمی مامۆستا شێخ عەبدوڵڵا سەردەمێک بووە کە ئینعیزال تایە دروست بووە مامۆستا شێخ عەبدوڵڵا منعەزیل بووە زیاتر لە کۆمەڵگا منعەزیل بووە حتا من بستم لە ئافرەتێکی تەکیەیی ناوی ئایشەخان بوو هەفتەی ڕۆژێک نازانم جەمع بۆ یاکەی بووە هەفتەی ڕۆژێک مامۆستا شێخ عەبدوڵڵا ئافرەتانی تەکیەی کۆ ئەکردەوە مۆعیزەی ئەکردین مەوعیزەی ئەکردین ئامۆژگاری ئەکردین خۆیە چووە ئەودی چیخەکەەوە چی نازانم ئێوە چیختان دییان چێخ پەردەیە بوو لە قامیش دروستەکرا دەنگ ئەڕۆیی بەڵام ڕنگ دیار نەبوو دەنگ ئەڕۆیی لە چیخێکی هەڵەدا خۆی چوو ئەم دی چیخەکەەوە بە تەنیا دانیشت ئافرەتان لەو دی چیخەکەەوە دانیشتن بۆی کەوا چای بە ئافرەتان نەکەوێت هەتا و ئایشەخانە بۆی گەڕام و ڕۆژێکیان ئایشێ دایکی مامۆستا عەلی مدەڕیسە ئیسا وتی مامۆستا شێخ عەبدوڵڵا مەوعیزەی ئەکردین باسی ئەجری ئافرەتی بێوەژنی کرد کە هەتی و پەروەردە بکات چەند گەورەیە ئەڵێ لەو کاتە هۆشم بەلای خۆمە نەماوتم خوای بمکەی بەدایکی هەتی و ئەوە نە بە شیرینی باسی کرد وتم خوای بمکەی بەدایکی هەتی و وتی وەڵای یەک هەفتەی پێچوو شێخ ساعی مێردم نەخۆش کەوت و مردبووم بەدایکی هەتی و جامە بەستمەوەی مامۆستا شێخ عەبدوڵڵا حتا لە خەمی ئافرەتانی شاب بووە بەڵام مامۆستا شێخ عەبدوڵڵا منعەزیلیش بووە عەرزم کردی دەرسەکەی بە ئینعیزالەوە بە سەردەمی مامۆستا شێخ محەممەد ئەم حیزبایەتی هاتە کایەوە و خەڵکەکە تێکەڵ بوو بە یەک مامۆستا شێخ محەممەد نەیتوانی ئینعیزال بکە بەڵام لە کۆمەڵایەتیە کاریگەریەکی گەورەی هەبوو من بیرمە دوای شەڕی پشت ئاشانی بینی یەکێتی و شیوعی لە پشت ئاشان شیوعەکان زۆریان لێکوژرا لەبەرەوە هاتن ویستیان لە قەرەداغ شیوعی بە قووەت بوون هاتن لە قەرەداغ ئینتیقام بکەنەوە لە یەکێتی بەڵام مامۆستا شێخ محەممەد و خاڵێکی من خوافیان کە کەوت نەبەینیان و مامۆستا شێخ محەممەد وابزانم ئەمان ئاگادارترن سەفەرێکیشی کرد بۆ دێی دێوانە هەر بۆ ئەو مۆزوعە بەڵام من مەجلیسەکەی تەکیان لە ناویان نابووم مامۆستا شێخ محەممەد و قادەی حیزبی شیوعی پەشیمان کردەوە لەگەڵ ئەو خاڵۆی منا پەشمانیان کردنەوە ئەوە نە قسەی جوانی بۆکردن بە ئایەت و بە حەدیث کە لە قەرەداغا شیوعی شەڕ نەکا و ئینسیحاب کا بە بێ شەڕ فعلەن لە دێوانە لەوێ کۆنگرێکیان بستە بوو لە دێوانە تاو مؤتەمەرەکەیان سەری گرتە بوو و مامۆستا شێخ محەممەد تەشریفی برد بوو بۆ ئەوێش و لەوێ ئەو دوو حیزبەی پێکەوە لکانەوە بۆەوەی شەڕ نەکەن و فعلەن قەرەداغیان جێڵا بە بێ شەڕ بەبێ ئەوەی خوێن لە لوتی کەسێ بێ مامۆستا شێخ محەممەد لە بواری کۆمەڵایەتیە سبحان الله وەکو بڵێن نجینێکی هەبوو لە قسە لە بینی هەردوو کەسێکە هەردوو کۆمەڵێکا قسەی کردایە سبحان الله زوو ئەو سوڵحە ئەگرسا لە کۆمەڵایەتیە مامۆستا شێخ محەممەد ئەتوانم بڵێم زۆر بەقووەتر بوو لە باوکی بەڵێ مامۆستا جان ئەوەی کە لە نووسینەکە پڕژاوتە سەری زیاتر کە بەچی لەو سیفەتانی زیاتر سەرسام بوو ئەگەر بە کورتی لەمەوە وەڵاهی بەو دوو شتەی زۆر سەرسام بووم یەکەم بواری کۆمەڵایەتی قسەکانی کاریگەری هەبوو حتا پێی وتراوە لەلایەن هەندێک کەسوانە وەڵاهی ئێمە لە دوورۆ ناوی تۆ بەچن ڕقمانە لێت بەڵام کاتێک کەوا دەسەکەی بە قسەکردن ئێتر دەسەڵاتمان نامێنێ ئەبێ هەیبەتەکەت ئەوەنە زۆرە ئەبێ بە قسەت بکەین ینی هەیبەتێکی هەبوو لە ناو مەجلیسا فعلەن ئەو هەیبەتە دیار بوو هی تەقوای بوو چونکی دائیمەن دەوی بە زیکر و بە سەڵاواتە بوو لە ناو باخەکەیشە هەر تەسبیحێکی بەدەستەوە بوو زیکری وادی خوایە کرد ئەمە یەک دوو هەم لە سورعەتی فتوایە یعنی فتواکانی دوودڵیتیان نەبوو خۆ هەستەکە بچی پرسیارێکی لێ بکەی لە فقی شافعیە و ئەوەنە بە سەریعی جوابێ دایتەوە ئیتر ئەچەسپا لە دڵتا جا بەڕاستی بەو دوو مووقیفەی من زۆر معجب بووم بۆشی معجب بووم ئەوە تاریخەکەی ئەلحەمدوللا ڕوونە کە بوش بە معلم لە ساڵی 1950 لەگەڵ کاروانەکەی عەبدولکەریمە کە نزیکەی 500 کەس لە کوردستانە بوون بە معلم لە فەقێ بەرزەکان هەندێکیان مزگەوتیان جێڵا بوون بە معلم زۆریان مزگەوتیان جێڵا بوون بە معلم مامۆستا شێخ محەممەد دوای ئەوەش لەگەڵ کۆمەڵێ مەلا مێزەرەکەی داننا لە ناو مەدرسەکانیش هەر خەریکی مەوعیزە بوو یعنی عەبدولکەریم
کە ئەو دەورەیە کردو ڕەنگە یەکێ لە هەدەفەکانی ئەوە بوو بێ تقریبەن فەقێ قەڵات چۆ بکە ئەگونجەیەکێ لەوە ئەشگوندی هەدەفی باشیش بوو بە سوئی زەنی پێ نەبین فەقەکان خۆیان عریزیان داوە بەڵام لە ڕاستیە ئەو دەورەی معەلیمینەکە کرایەوە هەتا ئەو کاتە مەدرسەکان دینی تیان نەبوو بەڵام ئەوان توانیان ئەو 500 مەلاکە بوون بە معەلیم لە سلێمانی و هەتا نەجەفیشی گرتەوە تا بەسڕەیشی گرتەوە توانیان دینیان بردە ناو مەکتەبەکان دینیان بردە ناو مەکتەبەکان و لەوێ ئەرکانی دینیان فێری مناڵەکانە کرد و حتا بوون بە مامۆسای عەرەبی بۆ مامۆسەکانی مەکتەبی چونکی ئەمان لە عەرەبیە زۆر سەرکەوتو و قاڵ بوون بەڕاستی بۆ و خاڵانەی مامۆستا شێخ محەممەد زۆر معجب بوو. مامۆستا شێخ بەڕەستان وەکو هاوڕێکی جەنابی مامۆستا و مامۆستای باوک مامۆستا محەممەد و مامۆستا عەبدوڵڵا ڕەحمەتی خۆیان لەبێ ئەگەر بێت و باسی ئەو بکەین چۆن پیاوانێک بوونە بۆی کە لە ڕووی کەشف و کەرامەت و تەقوا و زوهدیانە مامۆستا شێخ محەممەد نافەقە باوکی مامۆستا شێخ محەممەد کەرامەتی ئاشکرا بوو زۆر چیە بە ئاشکرا ئینە دەرێ خست وەکو وەڵی تر وەکو دەرۆش ئەدەیرە پیان و حتا فەرمووی کشی خۆما هی عەبدوڵڵای جەلالە دوای ئەوە کەس سواری لێ نەکردەوە یعنی مەبەستی ئەو بکە لە بۆ ئەو دەبێ بۆ ئەوە بێ دواتر دوایە خۆشی فەرمووی ئامینەی ژی بۆ شێخ محەممەد کوڕی هاوڵ پێ ئامینەی خەجە هینی ئێمەیە یعنی پاشان لە کۆتاییە بوو ئەوەی کە گوتی بوو ئەرە وەڵا بوو دایکی ئەو بوو بەڵێ لەگەر خەڵکە تەعامل و هەڵس و کەوتی چۆن پیاوێک بوو لە ڕووی نەرمونیانی خەڵک ئەوە شەرمی لێ کرد خەڵک ڕووی ناوە لە نزیکی ئیمکان ئەوە بە شەرم ئەوە هین بوو لە ڕووی دینداری و تەقواوە ینی جیاوازی هەبوو لەگەر خەڵکی یاسایی زۆر بوو قەزەبی تەقوای مامۆستا شێخ عەبدوڵڵا هەر نەبوو بۆ نمونە دەکرێت باسی بکەیت چۆن تەقوای بۆ نمونە لە عیبادەتە لە کامیان زیاتر ڕووچوو بوو زۆرترینی هەر شەو نوێژە کرد و ینی شەو نوێژی بەردەوام لە ماڵی خۆیان بوو فقی زۆر بوو بەڵێ حتا لە ئێران و فقی هاتبوو لە گەرمیان و هاتبوو لای ئەو دەرسیانە خۆن بەڵێ باسی ئەوە دەکرێت کە جەنابی مامۆسای ڕەحمەتی زۆر لەخەوە بە خزمەتی پێغەمبەر گەیشتووە صلی الله علیه وسلم چۆن ئەگەر لەمانی باس زۆرتر خۆی فەرموو ماوەیە کە چوو بچەشێنان چوە دیکە ئەو دیەوە بەڵێ تر بە خزمەت پێغەمبەر نەگەیشتووم گەڕاوە هاتوو بۆ یعنی لەبەر ئەو شوێنەی جێهێشت بە زۆر بە کوێخانەجی هین بوو بە زۆر بردی یەکێ بێ لێرا بێ ئەو نەزیک احترامی بوو بردی بۆ ئێوەنە دوایەتر فەرمی بخوا گەڕێمەوە لە ڕووی سڵح و ئاشتەواییە چەندە کاریگەری هەبوو لە نێو خەڵکی ئاوایی عالم بکە هەمووی لە ئیتاعی ئەوە بوو ئەوە محتەرەم بوو کەسێکی بیایم توایە مامۆستا شێخ عەبدوڵڵا فەرموویەتی کەس توانای نەبوو بڵێ وها نییە وابێ یعنی هیچ کێشەک بەبێ ئەنجام نەدەماوە لای ئەوە نەخێنە وەڵا چ وای کرد بوو زیاتر ئەوەندە کاریگەری بی لەسەر خەڵک خۆی باوکی باپینی ئەرمەلا بوون یعنی احترامی گەورەیان بوو لە دیەکە ئەی مامۆستا شێخ محەممەد مامۆستا شێخ محەممەد خۆی لەم دوایەوە زۆر قسە خۆش بوو زۆر سۆحبەتی بوو ئەنجا مامۆستا شێخ محەممەد وەکو باوکی نەبوو ناو کۆمەڵە دایما گەڕا مەسەلا هین وانە بوو ئەمە ئەوەی دەزانی کە جەنابی مامۆستا دواتر بۆ مامۆستا لە قوتابخانە دەرسێکەوتەوە هەر بەردەوام بوو لەسەر مەسائلی دینداریەکەی و قوربانگیان ئەرێ وەڵا جێی پرس و ڕابوو ینی هەر ڕۆڵی کاریگەری هەبوو لە نێو خەڵکا بۆی کە وەکو مامۆستایش ئاینی هەمیشە مابەوە هەتا لەو دێشە ئەو دێ هەمووی احتیبایان پێ کرد بۆی معەلیمی نا مامۆستایەتی مامۆستا جان ئێمە دەزانین کە جەنابی مامۆستا لەسەر ئەو بەردا دەرسی گوتوتەوە ئەگەر سەربردەکەمان پێ بڵێ مەمنونتین ئەمە لێرە ئەمە ئەرزەهی خۆی بووە بە ئامە لە بەردەمانە
لە هاوینانە هاتوون بۆ زەرعات لەم شوێنانە هەر باریان کردووە بۆ هەوار هاتوون بە هەوار هاتوون بەڵێ فەقیەکانیش هاتوون فەقیەکان کەبریان کردووە لە شوێنێکی تایبەتی جا مامۆستا بەهۆی زەرعاتەوە ئەوانە ڕەنگە هەموو وەختێ بۆی نەکرا باش عفو قسە دەبڕم کە فەقیەکان دەهاتن خواردنیان لەسەر چیە بوو فەقی ئەوسا هەمووی خواردن لەسەر خەڵک بووە فەقییانیان وەردە فەقی ئەوسا فەقییانیان پێدەگوتە لە حوزی هەولێر ئەوە پێڵێ نازانم ڕاتبە ڕاتی بەڕاست ڕاتبە و هەموو لەسەر خەڵک بووە بەڵێ. خۆخوایان ناتوانانی ئەوش بکەن مامۆستاش توانای ئەوەی نەبووە ڕاست لە ڕاستیە جاری وا بۆ هاتوون بۆ ئێرە نەک بڵێ هەموو ڕۆژ هەموو کات زۆر جار بەهۆی زەرعات و مامۆستا لێرە بووە هاتوون لێرە دەستیان خوێندووە بەڵام بەردەکە وەکو وتمان یعنی هەر وازیان لە دەرس بتنەوە و خوێنون نهێنەوە هەروازیان نێناوە مامۆستاش ڕەنگە بۆی نەکرابێ هەم وەختێ ئاودانی بووە ئیشێکی تری بووە بچێ بۆ حوجرەکە لەوێ یا بۆ کەبرەکەیان لەوێ دەرز بڵێتەوە بۆی نەکراوە فەقیەکان یەک بە یەک هاتوون لێرە دەستیان خوێندووە و گەڕانەوە و چوونەوە بەلای سعیکردنی خۆیان لەسەر ئەم بەردە جا ویستم ئەوە بڵێم لە تەکی خەڵکی تەکیی خۆمان و ئەو کابرایش کە ناوی تەکیی هەر نەبیست و لە سلێمانی وتی ئەرە تەکیە لەکوێ و پرسیاری لە من کرد وتم بۆچی وتی گوێم لە مامۆستایەکی ئێرانی بوو مەلایەک لە بەواڵێن مەلایەک کە خۆی لێرە بووە قسەکانی وا دیار بووە لە خزمەت مامۆستا شێخ عەبدوڵڵا خوێندومانە بەردێکەیە لە ناو ئەرزەکەیە لەسەر بەردەکە دەرسمانە خوێند دەرسی پێوتی فەقی ئەو بووە فەقی ئەو بووە بەڵێ. ئەو لە ئێران بووە ئەم بەردێکە وای سێمە لەسەری دانیشتووی دەرسمان لە خزمەت تا خوێند مامۆستا شێخ حەمەی کوڕی و مامۆستا شێخ عەبدوڵڵا بە هاوینان ناوتۆ وەڵای ئێمە ئیشمان هەیە و وازێنین و دەرسی فەقیمان کاتی پشووە بابەتان پشووە ئەوانە هەموو کاتێک بۆ هەر لایەک چوون فەقیەکان چوون لە خزمەتیانە بۆ هەر لایەک اینجا پاییز گەڕانەوە بۆ گوندەکەی خۆمان بۆ تەکیە اینجا کەسێکیش بووە کە مامۆستا شێخ حەمەی دەمی لە سەڵاوات نەوەستاوە مامۆستا شێخ عەبدوڵڵا باخێکمان بووە معلوم لێرەیشە بە شێوەیەکی تر خەریک بووە باخێکی گەورەیان بووە باخی مێو هەموو چاڵێکی مێو هەڵی کەندووە ئەخ زۆر زۆر بووە شە فەوتاوە مێوەکانی هەر چاڵێکی هەڵکەندووە تا لێ بۆ تۆ سوورەتی یاسینی بەسەرا خوێندووە هەر چاڵێک بەو شێوەیە لێرەیشە وەک دەرسی وتۆتەوە خۆشی بە زیکر و ئەوەی کە قورئانی ئەو حەدەی لەبەر بووە بە قورئان خوێندنەوە و مامۆستا شێخ حەمەی کوڕی بە سەڵاواتدانە و بە ئیرشادی خەڵکۆ و ئەم یانەوە خەریک بووە هەر لە دەرو دەشتەکەیشە دەمێ پرسیاری ئەوە بکەم جەنابی مامۆستا چۆن علم و تەقوای پێکەوە هاوسەنگ و تێکەڵ چێش کردووە وەڵی ئەوە علمی بووە هەر لە ئەوڵۆ ئینسان لەگەڵ کەسێکا بوو تەئسیری هەیە بۆی تەئسیری هەیە لە خزمەت باوکیا بوو خۆشی ئەلحەمدوللا بەو شێوەیە لەخوا بەزیابێ کە هاتووە علمەکەی بووە دەرسی وتۆتەوە پێشنۆژ و وتار خوێن بووە زۆر متەقیش بووە هەموو تێکەڵ کردووە بەسەرێکە بەڕێز مامۆستا ئەدیب قەرەداغی بەڕێستان وەکو نەوەی ئەو پیاوە باشانە ئەگەر پێمان بڵێ بەڕێستان واروها ئێمەمانیش چ لە ژیانی ئەوان فێرە بین مامۆستاوەی کە تەمەشاکەی خوا دەربارەی پێغمبەر صلی الله علیه وسلم فەرمێ وەڕەفەعنا لەکە ذیکڕەک ئێمە ناوی تۆ و شەعنی تۆ بەرزەکەینەوە بەڵام ئەوەی کە ئێمە تەتەڕوقکەین لەم ئاەتەوە تەمەشاکەی نەک تەنها بۆ پێغمبەر صلی الله علیه وسلم بەڵکو بۆ شوێن کەوتوانیشی خوای گەورە ئەم ناوە هێڵێتەوە بە گەورەی جاری وا هەیە هەتا قیامەت ئەو دوو زاتەی جەنابتان باستان کرد باس کرا تەمەشاکەی بۆچی گەورە بوون تەنیا فقط ئەوەیە کە شوێنکەوتەی پێغمبەر بوون صلی الله علیه وسلم کە میراتگری ئەو زاتە بوون کە بەو ڕێگە و نەهجا ڕۆشتە بوون
هەر کاتێکیش ئێمە و هەر کەسێکی تریش بەو ڕێگەەوە منهەجا بڕوا خوای گەورە و ڕەفعنا لەکە ذیکرەکە ڕەنگ ئەداتەوە لەویشە هەر کاتێکیش پەنا بخوا هەر کەسێک ئەو ڕێی ون کرد با باو باپیریشی هەرچەند چاک بوو بێ بەڵام ئەو کاتە هیچ سوودێک بەو ناگەێنێت ئەو بەرزیە هەم لە دنیا بەرزێکات و هەمش لە قیامەتە هەر ئەو ڕەفعی ذیکرەی بۆ دنیا ئەمێنێ هەتا جاری وهەیە قیامەت وەکەوەی ئێسامان لە کەناڵەشی ئاسمانیە باسی لە ژیانیانەکە ئەو کاتە کەناڵی ئاسمانی لای ئێمە ڕەنگە هەر نەبوو بێ وایە بەڵام خوای گەورە بەهۆی تەنیا شوێنکەوتنی دینەوەیە ئەمە شۆرەت و فەخرێکی دنیایی نییە بۆچی ئەمانە ئێستا باس ئەکرێن لەبەر ئەوەیە کە ئیلتیزامیان بوو بەو شەرع و مەنهەجەی خواوە ئەگەر نەیان بووە کەس باسی نائەکردن ڕنگ بۆ ئێمەش هەر نەمان ناسی نایە یان پەنا بەخۆ ئەگەر کەسەکان باش نەبوو بێتن هەر ڕوت نایە باسی شیکەی بەڵام هەر کاتێک کە باش بوون دڵت بەو ئاەتە خۆشە کە خوا دەربارەیان ئەفەرمێت وألحقنا بهم ذريتهم ئێمە ئەو کاتە ئەو کەسانەی کە باشن تەنیا بۆ خۆشیان نین بۆ زۆریەتەکانیشان باش ئەبن وەکەوەی کە دەبینی خواری شەوەیان باش ئەبن هەم لە دنیا ئینشاءڵڵا ڕەنگ ئەداتەوەتیانە هەم قیامەتیش خوای گەورە بەهۆی مەکانەتی ئەو پیاوانەوە زوڕیەتەکانیشان بەرز ئەکاتەوە بۆ ئەوان بێ ئەوەی لە ئەزر و مەکانەت و مەقامی ئەوان کەم بکات بەڕێسمان مەسادی ئێمە لەسەر گۆڕی ئەو پیاوە بەرزانین ئەگەر سەربردەک هەیە بێ لەسەر ئەوەی کە لە کاتی ناشتنیانە ئەوەی کە بەخەون بە پێغەمبەری خوا بینراوە صلی الله علیه وسلم یعنی کەیفێتەکەت لەبانی باسکەیت مامۆستا کەمێک قەدەرێک باس کرا ڕەنگە هێشتا زۆر لەوە کەمتر بوو بێ کامانە چەندێک نزیکی پێغەمبەر بوون صلی الله علیه وسلم هەروەکو بێخۆ دەفەرمێ قوربانی کەسێ بم کە قوربانی نەبی بێ نەک قوربانی ئەو کەسە بم کە نەک خۆم قوربانی نەبی بم قوربانی ئەو کەسەش ئەبم کە قوربانی خۆی کاتە قوربانی نەبی جا ئەمانش خۆیان کردووە قوربانی نەبی ئەمانش لە ئەو هەموو سنەت و مەنهەج و سەڵاوات و زیکرانە زۆر نزیک بوون بۆیە وەکو ئەگێڕنەوە هەر لە کاتێکە کە مامۆستا شێخ محەممەد ئەناژن وەفاتی کردووە لەو کاتە کەسێک لە غەریبا بێ لێرای بینن ئەزانن کە خەڵکی منتیقە نیە ئەڵێن کاکی برا مام فڵان جەنابەت هەست ئەکەین خەڵکی ئێرە نیت و تەشریفیشت هێناوە چۆن هاتووی ئەڵێ نەوەڵڵا من خەڵکی ئێرە نیم و ئێرەشم هەر نەبیست و شارەزاژ نیم ئەی چۆن تەشریفت هێنا ئەڵێ ئەم شەو من بە خزمەت پێغەمبەر صلی الله علیه وسلم گەیشتم چەند سەحابەیەکی لە خزمەتا بوون ئالەو کاتە عەرزم کرد یا ڕەسوول الله بۆ کوێ تەشریف ئەبەی ئەفەرمێت فەرمووی یەکێک لە ئەولادەکانم وەفاتی کردو ئەیبەن لە ئیمام هەمزە لە قەرەداخ ئەم مەرقەدەیە کەنەوەی ئەوە وەفاتی کردووە و لەوێ ئەیناژن ئەمەوێ ئامادەی ناشتنی جەنازەکەی ببن ئەڵێ کاتێک کە گەیشتمە ئێرە ئەم پیاوە گەورە ئالێرە خەریکی دفن و شاردنەوە و ناشتنی بوون جا ئەمە هەست ئەەکەی کە ڕۆحی پێغەمبەر و پێغەمبەران و خوای گەورە هەمویان ئاگادار ئەکاتەوە و ئاگایان لێیان هەیە بە ئەندازەی ئەوەی کە تۆ نزیک بی لە پێغەمبەرەوە صلی الله علیه وسلم بەڕێز مامۆستا نەجمەدین ئەو گۆڕێک ئێمە لە خزمەتی ڕاوەستاوین نەسەبی ئێوەیە ئێوە بە چەند پشت دەگەڕێنەوە سەر ئەوە و خاوەنی ئەو گۆڕش بە چەند پشت دەگەڕێتەوە سەر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئێمە تقریبا بەتەحدید نایزانم چونکە بەحر ئەنسابەکە کە پێوترە شەجەرەیش هەیە تایەتی بەڵام 20 بۆ 25 ئێوە 20 بۆ 25 دەگاتەوە بە ئیمام حەمزەیش بە 5 پشت ئەگاتەوە بە خزمەت پێغەمبەر صلی الله علیه وسلم ینی ئێوە سەیدن بەمانە بەڵێ بەڵێەوە شک نییە لەوە ینی ئەوەی کە ئێوە دەیگەڕێنێتەوە بۆ نمونە جگە لە عیلم و عیرفان ینی پشتی شەیخاتیشتان تێدایە
الحمد لله بەڵێ وأمش لبير ما نشك كري إمام موسى كاظمة إمام حمزة اتهاتوا كاتي خويو شون هاتوا ديارنيا آية نسراو فوتاوا يا هرنا نسراوا بس أو نازا دلو هي لمنطقة قرميانا لدلو ما ويك جيجير بوا دعاء تشريفي هاتوا بو إيرا أولا الرقا كمعنايا جيمز قوتا كان في أول جيمز قوتي مع حمزة وهروا تشين بتشين دم بدم هاتوا أما زماني مع حمزة مزقوت يعني إمام حمزة شهر بابلين أهلي علم بوا أهلي محراب منبر بوا عليه زماني أوا لبر أوا ناتوانم لخوم أو برم أو معلوم وابوا بلا موكو دياري كردن ناتوانم بيلم علمي شون بوا بوشي يا طبعا نسراوة نسراوي بو فوتاوا يا نسراوة بلام أو نعزانين أوي كوا أم بتجربة دواي أبيش حتى استيش پیاو باشی ویکی ولی پیاو باشکان که زور زور مشهوره. هر برکتی او پیاو باشانه که لپشتی امام مصطفی شیخ محمد شیخ عبدالله بونه. متهوی که کاریگریان لسر کبن اهل علم و عرفان. والله او شکل به. هو تأثیری هی. هو تأثیری بوا. بەڵێ بینەرانی ئازیز و خۆشەویستی ڕسەی زانایان لە ماوەی ڕابردوو لە خزمەتی مامۆستایەکی زۆر پایبەرز و خاوەن عیلم و خاوەن عرفان و ماندوونە ناس بەڕێز مامۆستا شێخ محەممەدی گەورە کوڕی شێخ عەبدوڵڵای مەلا بەڕێزان لە ساڵی 1922 لە تەکچەی قەرەداغ لەدایک بووە لە ساڵی 1983 لە سلەیمانی وفاتە فەرمە دواتریش تەرمەکەی دێننەوە تەچی قەرەداغ ئێمە دەخوازین و دەپارڕنەوە کە خوای گەورە چۆن لە دنیادا ئەوانی بەرز کرد و لە قیامەتیش هەم بە پلەبەرزیبیان هێلێتەوە و ئێمەمانش بە خزمەت ئێوان بگەێنێ سیرەت و ژیانی ئەوان وەکو مەدرسەیەک بێ بۆ ئێمەمان تا بتوانین لەسەر منهەجی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەردەوام بین بۆی ئێمەش بتوانین پشک و بەشی محەبەت و سۆز و خۆشەویست و ئەوینی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەدەست بێنن بەهۆی ئەو علمەی کە کۆیان کردبەوە تێک هەڵکێشیان کرد لەگەڵ معرفەتی دینداریە بۆی کە خوای گەورە مەقامی لە دنیا و لە قیامەتیش پێ بەرزەکاتەوە سپاسی بینیریتانەکەین کە تا ئێستا بە دیار بەرنامەکەمان دانیشتن بە خوای گەورەتان سپێرم هەر شاد و سەرکەوتوو بن والسلام علیکم ورحمة الله وبركاته.